چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ هاتنی نەورۆز و چاوەڕوان دەکرێت گەشتیارێکی زۆر ڕوو لە سلێمانی بکات. بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلێمانی هەر لە باشماخ و بازگەکانەوە تا ناوچە گەشتیارەکانی سلێمانی ئامادەکاری تەواوی کردووە بۆ پێشوازیکردن لە هاتنی گەشتیار لەڕێ لیژنەی تایبەت و دابەشکردنی بروشەر و ڕێبەری گەشتیاریەوە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی دەڵێت لە سەیرانگاکان هەموو خزمەتگوزاریەکان ئامادە کردووە. بۆ ئەم 21 مانگە و پێش 21 مانگ ئێمە چەندین لیژنەمان لە ناو شار و لە بازگەکان هەیە، لەوانە لە بازگەی تاسڵوجا، کەڵوانان، عەربەت کە ئەمانە لیژنی پێشوازین کە پرۆشەر و ڕێبەری گەشتیاری و نەخشەی گەشتیاریان پێیە و پێشوازی لە میوانەکان دەکەن و هەروەها لەگەڵ نیشینگەی سلێمانی و مەرزی نێودەوڵەتی باشماخ و لەگەڵ بەڕێوەبەری مەرزی باشماخ قسەمان کردەوە بۆ ئەوەی بە هەمان شێوە نەخشەی گەشتیاریمان بۆ ناردوون و بۆ فڕۆکەخانەی سلێمانیمان ناردووە و لە ناو شاریش لیژنەی پشکنینمان هەیە، لیژنەی بەدواداچوونمان هەیە بۆ ئەوەی سەرجەم شوێنە گەشتیارەکان بە تابەت ڕێستۆرانتەکان کراوە بن بە ڕووی گەشتیاراندا لە ڕۆژانی جژنی سەری ساڵ و نەورۆزدا کە چاودێری نرخەکان بکرێت و دیارە لەگەڵ قایمقامەتی مەرکەزی سلێمانیش هەماهەنگی و کۆبوونەوە کراوە پلانی ئەمنی باش دانراوە لەلایەنی بەڕێزیان و لیژنەی ئەمنی ئاسایش و پۆلیس و سوپاسی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەین و لە قەزای دوکان و دەربەندی خان و لە ڕانیە و لە قەڵاتزە و لە هەڵەبجەش بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزارمان لە ئامادەباشیدان و هەوڵدەین لە بازگەکاندا لە ڕۆژی 21 مانگ کیسەی خۆڵدابەش بکرێەوە. داواش دەکەین لە گەشتیاران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ و گەشت و گوزار و لیژنەی ئەمنی بن بۆ ئەوەی کاتێکی خۆش و ڕۆژانی پشت و بەهێمنی و بە ئارامی بەسەر ببن و ئێمە چاوەڕێ دەکەین کە گەشتارێکی زۆر ڕوو لە شاری سلێمانی بکان کە ئێستا بەپی زانیاریمان زۆربەی زۆری ئوتێلەکانی شاری سلێمانی پڕن لە گەشتیاران. بۆ هاتنی گەشتیار جگە لە شوێنی گەشتیاری ئارامی و سەقامگیری ئەمنی خاڵێکی گرنگە و لیژنەی ئەمنی سلێمانیش پلانێکی ئەمنی توندوتۆڵی هەیە تاوەکو هاوڵاتیان و گەشتیاران بە ئارامی ڕۆژانی نەورۆز بەڕێ بکەن. قایمقامی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاری هێز ئەمنیەکان بن. هەموو هێزە ئەمنیەکان بەیەکەوە یەکتیم بڵاو ئەبەنەوە لە ناو شارە بە تایبەتی لەو شوێنانی کە هەم چالاکیەکانی تیا ئەنجامە دێوەکو گردی مامەیارە و هەم ئەو شوێنانی کە قەرەباڵغێکی زۆری تیاکۆ بێتەوە ژمارەیەکی زۆر و زۆری گەشتیار و میوانیش کە هاتوونەتە شاری سلێمانی لەگەڵ دانیشتوانی شاری سلێمانی ڕۆکەنە و شوێنانە وەکو شەقامی سالمە، پارکی ئازادیە، زۆنی سەرچنارە، واری شارە، لە هەموو ئەم شوێن زائیدەن ئوتێلەکان، مۆڵەکان، کافێ و هەندێک لە ڕێستۆرانتەکان کە چالاکی ونەریتی ئەنجامەدرێت لە هەموو ئەو شوێنانش هێزە ئەمنیەکان بوونیان هەیە، زائیدەن تیمەکانی بەرگری شارستانی، تیمەکانی تەندروستی بۆ ئەوەی کە ئاسایش و ئارامی شار پارێزراو بێت و سەلامەتی گیانی هاوڵاتیانیش لەو ڕۆژانەیە پارێزراو بێت. هەڵگرتنی ڕسوماتی گەشتیاری بۆ ماوەی 10 ڕۆژ لەلایەن حکوومەتی هەرێمەوە کاریگەریکی باشی دەبێت لە هاتنی گەشتیار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئەمە جگەلەوەی لە ناوەڕاست و باشووری عێراقیش گەشتیارێکی زۆر ڕوویان لە سلێمانی کردووە. سلێمانی هەموو ئامادەکارێکی کردووە تا لە ئارامی و ئاسایشێکی تاوەدا پێشوازی لەو میوانانە بکات کە بۆ نەورۆزێنە شارەکە. هەوڵەکانیش بۆ ئەوەیە لەگەڵ زۆرترین گەشتیاردا بە ئاهەنگ و خۆشی ڕۆژانی نۆرۆز تێپەڕ بکرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.